بەناوی خوای تاک و تەنیا خۆشەویستانی بەڕێز زۆر جار گوێبیستی ئەوە ئەبین لە هەندێک لە پیاوەکان کە ئەڵێن پرۆستاتمان هەیە. ئایا پرۆستات بوون نەخۆشیە یاخود شتێکی ئاساییە؟ بەدڵنیاییەوە پرۆستات کە ئەندامێکی سەرەکی کۆ ئەندامی زاوزەی نێرینەیە و دەورێکی کاریگەری هەیە لە دروستبوونی بەشێکی سەرەکی لە ئاوی پیاوەتی کە ئەمەش زۆر پێویستە بۆ دروستبوونی مناڵ لە نێرینەدا. بەو جۆرە پرۆستات دەورێکی سەرەکی پێک ئەهێنێ لە ئەندامی زاوزەی نێرینە. پرۆستات قەبارەکەی نزیکەی قەبارەی گوێزێکە و وەزنەکەی 20 بۆ 25 گرامە، شوێنەکەشی ئەکەوێتە دەرچەی میزڵدانەوە. بۆیە بە شێوەیەکی گشتی پرۆستات بوون شتێکی ئاساییە و ئەندامێکی سەرەکیە لە ئەندامی زاوزەی نێرینە. بەڵام لە کام حاڵەتدا پرۆستات بوون نەخۆشیە؟ ئەتوانین کورتی بکەینەوە بۆ 3 حاڵەت. حاڵەتی یەکەم کاتێ تووشی هەوکردن ئەبێت، ئەم جۆرەیان لە هەموو تەمەنێک ڕوئەدا، بە تایبەتی لە تەمەنی خوار 50 ساڵیدا و لە تەمەنی سەر و 50 ساڵیش ڕوئەدا بەڵام کەمتر. جۆری دووەمیان کاتێک کە پرۆستات قەبارەکەی گەورە ئەبێت، بە جۆرێک کە قەبارەکەی 2 ئەوەندەی خۆی یاخود 3 ئەوەندەی خۆی ئەبێت و هەندێک حاڵەت بۆ سەر و 10 ئەوەندەی خۆی گەورە ئەبێت. وەکو باسمان کرد لەبەر ئەوەی پرۆستات دەکەوێتە دەرچەی میزڵدان، جۆرێ فشار ئەخاتە سەر بۆڕی میس. کاتێک کە گەورە ئەبێت هەندێک جار کێشە بۆ میزکردن دروست ئەکا، بە جۆرێک نەخۆشەکە ناتوانێت وەکو پێویست میزڵدانی بەتاڵ بکە، هەندێک جاریش میزەکە ئەگەڕێتەوە بۆ گورچیلە و تووشی سزبوونی گورچیلەی ئەکا. بەڵام کاتێ کە گەورە ئەبێت هەندێک جار گەورەبوونەکە بۆ ڕووی دەرەوەیە، لەوانەیە کێشە بۆ نەخۆشەکە دروست نەکا. بەڵام ئەگەر بێت و بۆ دیوی ناوەوەی بۆڕیەکە گەورە ببێ، لەو حاڵەتانەدا زیاتر کێشە بۆ نەخۆشەکە دروست ئەکا. بۆیە لەو حاڵەتانەدا پێویستی بە وەرگرتنی چارەسەر و هەندێک جاریش پێویستی بە نەشتەرگەری هەیە. و حاڵەتی سێیەم کاتێک کە پرۆستات تووشی کێشەمان ئەکا، ئەوەیە کە تووشی وەرەم ببێ. شەرت نییە، مەرج نییە هەموو جارێک کە پرۆستات تووشی وەرەم ببێ نیشانەی هەبێت یاخود زۆر گەورە ببێ. هەندێک جار هیچ نیشانەی نییە، بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتاییدا، و هەندێک جاریش قەبارەکەی زۆر گەورە نابێت. کەواتە چۆن بزانین کە نەخۆشێک شێرپەنجەی پرۆستاتی هەیە و کاتێک کە زۆر گەورە نابێت یاخود تووشی نیشانشمان ناکە؟ ئەمەشیان ئەکرێ بە ئەنجامدانی پشکنینی خوێنی ساڵانە کە پێی دەوترێ PSA. هەموو ساڵ یەک جار ئەو پشکنینە ئەنجام بدرێت لە تەمەنی 50 ساڵی بەرەوسەرەوە، و ئەنجامدانی ئەو پشکنینە لە تەمەنی 45 ساڵیشەوە دەست پێ ئەکا بۆ ئەو نەخۆشانەی کەوە لە عائیلەیان کەسێکیان هەیە تووشی وەرەمی پرۆستات بووە. لەو حاڵەتەشدا کاتێک کە گەیشتنە تەشخیص بە وەرگرتنی چەند پارچەیەک لە پرۆستات و زەرعکردنی و دەرچوونی شێرپەنجە لە پرۆستات، لەو حاڵەتەشدا ئەبێ چارەسەری تایبەتی بۆ ئەنجام بدرێت. بە هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک.